یەکێک لە گفتوگوکانی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ ماوەیە کە تێبینیەکەین لە سەرەتای 2023ەوە ئەم دوسێ مانگەی سەرەتا سەکەین ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بوون بە تایبەتیش لە ڕووداوەکاندا قوربانی زۆری لێکەوێتەوە بەداخەوە گیانە دەستدانی زۆر برینداری زۆر ینی بابزانین هۆکاری ئەمانە چییە؟ ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسەڵا عومەرەمین کە بەڕێزیان مقدمی هاتوچۆن لەلامان ئامادێ کاکسڵا سڵاو لێبێ زۆر بەخێراتی بەخێراتی سەرچاو ئێمە لە میدیاکانەوە دەبینین بەو شێوەی کە ڕووداوەکان زۆر بوونیان هەرنا ئەمارەکانی ژۆمان پێڵێن ئەم سێ مانگی سەرەتای 2023 تۆزە ڕووداوەکان زۆرن. بەڵە بەداخە ڕووداوەکان تۆزێ زۆر بووە ئەوی شەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. هۆکاری یەکەم سەرپێچێکردنی شۆفێرە بۆ ئەو یاسا ڕێنمایی کە هاتوچوو بۆ داناوە. لەو هۆکارانە یەکێکیان شۆفێرە کە لە کاتی ئۆتۆمبیلەکەی لێ ئەخۆڕێ بە تیژڕەوەیەکی ڕادە بەدەر یان ڕادە بەدەر لەو سورعەتەی کە بۆی دانراون لە ڕێی بەڕێوەبەتی هاتوچۆ لەسەر شەقامەکان ئەبێتە هۆکاری ڕووداوی هاتوچوو. یعنی بۆ نمونە لە پاڵاس ئێمە ڕووداو هەبووە ئۆتۆمبیل وەرگەڕاو ئەو شوێنینی ئەوە نییە ئۆتۆمبیل وەرگەڕێتیایە کتێوێت سەر پشتیان سەقف یاخود لە بازنەی مەلیک مەحموود چەندها ڕووداومان هەبوو بە هەمان شێوە لە ئەنجامی تیژڕەوی ئۆتۆمبیلەکە وەرگەڕاوە کەوتۆتە سەر سەقف یان کەوتۆتە سەر پشت یاخود جاری وایە کۆنتترۆڵی لە دەستداوە لە ئەنجامی سەریعە چۆت سەر جەزەرەی ناوەڕاستی شەقامەکە چەندها درەختی شکاندووە یان جاری وایە عمودی ڕۆشنایی شەقامەکەی ڕووخانووە خستوێتی ئەمە هەمووی لە ئەنجامی سەریعی بووە. ئەمە یەک دوو هەندێک شۆفێرێ لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکەیە موبایل بەکارێنێ ئەین تەلەفۆنی بۆیە جواب بەیات و یان خۆی تەلەفۆنەکە ئەمە کارێکە کات تەرکیزی بۆ سەر شەقامەکە نایەڵێ کەمەکاتەوە یان جاری وایە بەڵکوونەک تەلەفۆنی بۆ یەتیان تەلەفۆنی پێەکە ئەچێ نامەی پیانێرێ یاخود جاری وایە سەیری تۆڕە کۆمەڵایەتەکانی پێکە وەک فەیسبوک لە کاتی لێخوڕینە کەمە پێچوانەی یاسا و ڕێنمایەکانی هاتوچووە کە ئەمەی شێکێکە لە هۆکارەکان واکە تەرکیزی شۆفێر بۆ سەر شەقامەکە نایڵە بڵاوی پێەکە. یەکێ لە هۆکارەکانی کە مەسەلەن ڕەچاوی باری کەشوهەوا ناکە شوفێر کاتێک ئۆتۆمبیلەکە لێخوڕێ ڕەچاویەوە ناکە مەسەن کە جەوەکە باراناوی بارانی هەیە چونکی لە کاتی بارانە ئەوەی ڕاستی بێ خشانی تایە زیاتر لەگەڵ ئاوە بێتە جاتەکە ئەم بە سورعەتێکی ڕادە بە دەربڕوا ئەبێتە هۆکاری ئەوەی سیارکە هەڵقڵیسکێ یان بخزیە ئەو کاتە کۆنتترۆل لە دەستەیە شۆفێرەکە بەداخەوە ڕووداویات توی لێ بێتەوە. باشە جاری وا هەیە مەسەلەن ئەو کە ئەڕوا بەڕێە جادەکە تەڕە بەڵام ئەبینێ باران نییە یان ڕێگەکە بڵێن ئاستی بینین باشە لەگەڵ ئەوەی شاباران وەستاوە ئەمە معنای ئەوە نییە سایقە کە سورعەتێکی ڕادە بە دەردیسان بەکاربێنێ لە ڕۆشتنە بۆ لەبەر ئەوەی جاری وایە تۆ لە کاتی یاسایی یا کە جادە وشکە ئەگەر ستۆ پێ بگرێتەوە چی ئۆتۆمبیلەکە لە 2 مەتر 3 مەتر بگرێتەوە بەڵام لەو کاتەیە پێویستی بە مەسافەی زیاتر تا بوەستێتەوە. ئەمەش دیسان لە ئەنجامی سەریعی ڕادە بە دەری ئۆتۆمبیل حساب بۆ ئەوە ناکە سەریع بێکە ئەستۆ بگرێ بۆی ناگیرێتەوە لەو مەسافەی کە لە حاڵەت یاسایە وەستاوەتە ئۆتۆمبیلەکە بەڵکو مەسافەی زیاتری وستۆ بووەتە ئەنجامی ئەوەی کە ڕووداوی لێ بووەتەوە. باشە ئەمە زیاتر و هۆکارانان کە پەیوەندی بە خودی شۆفێرەکەەوە هەیە ئەنی پابەند نەبوونی شۆفێرەکە هۆکارەکانی تر بەگشتی چین یعنی بۆ نمونە زۆر جار باز لە خراپی ڕێگەوبان و شەقامەکان نەکرانی ئۆتۆمبیل تۆ لێ دەخوڕی لە پڕ چاڵێکی گەورەیەتە بەرنەمت شۆفێرەکە دەیەوێت خۆی لابە لە دەستی وەرەگرێ و وەرەگەڕێ و ڕوودا و دروستەکە و بەڵەوەی شکێ لە هۆکارەکانە بەڕاستی خراپبوونی ڕێگەوبان پێویستە ڕێگەوبانانەی کە خراپن چاک بکرێ نوێ بکرێتەوە یعنی سێمە پێویستمان لە ناو شار هەندێک جادەیە فراوان بکرێت پێویستمان بە جادە و شەقامی تازە هەیە لەبەرەوەی ژمارەی ئۆتۆمبیل زۆرە جگە لەو ژمارەی ئۆتۆمبیلی کە لە ناو شار هەیە و زۆرە هەندێک خانەوادە هەیە لە ناوەڕاستی عێراق و جنوبی عێراقاتون لێرە نیشتەجێ بوون ئەمانی شەر سیارەیان هەیە گەشتیارێکی زۆر ڕووی کردووەتە ئەم شارە بەهۆی سەقامگیری وەزعی ئەمنی هەرێم ئەوانیش هەر بە ئۆتۆمبیل دێن ئەویش زەختێکی زۆر خات سەر شەقامەکان لەبەرەوەی پێویستمان بە شەقام و جادەیە بەڕاستی. ئێوە وەکو هاتوچۆ لە شەقامەکان ڕازین
زۆرنا لەبەرەوەی زۆر شوێنەیە پێویستی بە چاکردنەیە یعنی زۆر ڕێگە هەیە هینی دەرێ و شار یەک سایدە پێویستی بکرێت بە دوو ساید یان چاڵی زۆرە چاک بکرێتەوە. باشە لە زۆر جار وڵاتیان چاوێن لە داهاتی هاتوچۆیە لە بەری ڕۆژانە خۆیان بەرکەوتنیانێ لەگەڵ ئەمەیە ینی هەم پارەکە ئەبینن خۆیان کە پارەکەیان تۆزێ زیاتر چاوێن لە سەرەتی هاتوچۆ ناتوانێت یعنی ئەوەی کە پێیوەستە بەخۆیەوە چاکی بکە بڕیاری چاکردنی بە ئەخر بڕیاری چاکردن هەر بە هاتوچۆ خۆی نییە جێتیکە هەیە جێتیکە بەڵام خۆ ئەوەی شەر ئەگەڕێتەوە بڵین بۆ هەر شۆفێر خۆی هەندێک ڕێگەیە کە پێڵەن ڕێگەی مەرگ شۆفێرەیە لەسەر و خەتە سایقە 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵ لەسەر و خەتێ و تووشی ڕووداوی هاتوچوو نەبووە بۆ لەبەرەوەی بە ئارامی لێ خوڕیوە پابەتمەوە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچوو تووشی هیچ ڕووداوێ نەبووە تا ئێستا بەڵام لەوانەیە دوو سیارەی هەڵوەشان دەبێ لەو ڕێگەش هەڵی وەشانی بێ وەکو ئۆتۆمبیلەکە بەڵام زەرری گیانی لێ نەبووە زەرری مادی لێ نەبووە ڕووداوی هاتوچوو لێ نەبووەتەوە. باشە بەم دوایانە ڕووداوەکانی هاتوچۆ قوربانی زۆری لێکەوێتەوە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە قوربانی لێکەوتنەوەی ڕووداوی هاتوچووە گەڕێتەوە بۆ خۆنەبەستنەوەی شۆفێریان سەرنشینەکان کاتێککە خۆی نابەسێتەوە بە تیژڕەوەیەکی ڕادە بە دەرئەڕوا تووشی ڕووداوی هاتوچووە بێ ئەبێتە ئەنجامی ئەوەی کە گیان لە دەستانی لێبێتەوە یعنی چەندها ڕوودا و هەبووە سەرنشینیان سایقەکە لە جامەکە دەرچووە کاتێککە تووشی ڕووداو بووە ئەمە لە نەتیجەی چی سرعەت یەکەم دوو خۆنەبەستنەوەی شۆفێریان سەرنشین ئەمە هۆکاری ئەوە بووە هەتا سەریع بێ شۆفێر هەتا نزیکترە لە مردن یان لە کەم ئەندام بوون یعنی جاری واگەر لە ڕووداوەکە لە حادسەکە تیانە چێ کەم ئەندامە بێ بەداخەوەی سە دیاردەیەکیش یعنی ئەمە پیا بووە هەندێ ئۆتۆمبیل هەیە کاتێکە چێ کوشتنی سیارەکەی بەرگی تێگرێ ئەو کوشتانەی دواوە کە شوێنی خۆبەستنەوەی تیا دایە پۆشە نایەڵە کە ئەو بەڕاستی نابێ. باشە ئەو ڕووداوانەی کە ڕویان ناوە لە سەرەتای 2023ەوە هێندیەوە زانیاریتان نەبێ و لیژنەکانی کەشفتان چوونەتە سەر ڕووداوەکان هۆکارەکان بە دیاریکراوی چی بوون؟ هۆکاری ڕووداوەکان هۆکاری هەم ڕووداوەکان ئەم زۆری قوربانیەکان یان ئێمان بینی لە پێکدادانێکدا 5 هاوڵاتی بێکەوە بوونە قوربانی 3 هاوڵاتیە بوونە قوربانی وەکو ڕۆنم کردووە ئەگەڕێتەوە بۆ تیژڕەوی ڕادە بەدەر و دووەم خۆنەبەستنەوەی شۆفێر و سەرنشینەکان کاتێک کە ئەم تیژڕەوە زیاد لە حەد تووشی ڕووداوە بێ ئەمیش خۆی نەبەستەوە تۆ لە هەمان کاتە مردن زۆرە بێ هەر ئامارەکان هینی پار 174 قوربانی هەبووە هینی هاتوچوو چواریان شۆفێر بوون ئەوانی کە زیاتری سەرنشین و پیادەڕەو بوون بە نسبە زیادەکەی سەرنشینەکان بوون هەمووی لە نەتیجەی ئەوە بۆ لە کاتی ڕووداوەکە خۆیان نەبەستۆتەوە ئەمە هۆکاری ئەوەی کە ئەبێت لە کاتی لە کاتی بڵێن ڕووداوە گیان لە دەستان ئەمە بۆ ناو شاریش هەروەهایە بۆ ناو شار ڕەنگە وڵاتیەک بڵێ من لە نێو شارە خۆتۆمبیلەکە زۆر خێرانیە پێویستم بە خۆبەستنەوە نیە بۆ ناو شار لەوە چێ زیاتر ئەگەر حاڵەتی گیان لە دەستانی تیا بێ بۆ پیادەڕەوە بێ زیاتر ئۆتۆمبیلەکە سورعاتێکی زۆر شۆفێرەکە لێ خوڕێ کاتێک کە لە پیادەڕەوێکەیە بە تەکیدەوە گیان لە دەست دەدایانی ئەگەر شتێکی ئاوە باشە بەم ساڵانەی دوای ژمارەیەکی زۆر ماتۆرسکیل ماتۆر سوارە بینین لەسەر شەقامەکان بە خێراییەکی زۆر ئەڕۆن هاتوچۆ چۆن کاری بۆمانە کردوایە کاری ئەمانە ڕێککراوە چونکە بەداخەوە لە زۆربەی ڕووداوەکان هەمان ڕاستەوخۆ بنە قوربانی وە لەبەر ئەوەی هەر دیسان شۆفێری ماتۆرسکلەکە پابندم بووە گنا یاسای بۆ دانراوە ڕێنمایی بۆ دانراوە چەند ئەبێ خوزە بکە ئەبێ دەستکێش بکە ئەبێ هەندێک وسائلەیە بۆ پاراستنی دەستی قاچی بەڵام بەداخەوە شۆفێران پابەت نابن بەو ڕێنمایانە کاتێک کە یێتە سەر شەقام هەر لێخڕێ هیچ شتێک لە مۆسائلانەی پێ نییە کە تووشی بەسیترین ڕووداوی هاتوچۆ بێ یان کەم ئەندامی ئەکە یان زەرێرێکی زۆر بەجەستەیە گەێنێ شوێنێشکێنیان ئەبێ بە قوربانیانی ئەمرێ. باشە زۆر زەخت لەسەر پابند نەبوونی شۆفێرانەکەیتەوە ڕووداوانی ڕویان ناوە زیاتر پابند نەبوونی شۆفێرانە یان هۆکارەکانی ترە خراپی شەقام و ڕێگەوبان و هاتوچۆ و ئەوە هەمووی خەرەباڵغی شەقام و ینی تاقوتوانەی شەقامەکانمان
بەشی هەموو ئۆتۆمبیلەکە ڕۆژانێ بەش ناکە ئەوە نەبوو هەر بیدایەت وتمان پێویستمان بە شەقامی تازەیە پێویستمان بە هەندێک شەقامە نوێ بکرێتەوە ناو شارەکان فراوانتر بکرێت بۆ دەروەی شەقامی تازەمان پێویستە بەڵام هۆکارەکان بەسەرکی ئەگەڕێتەوە بۆ سەرپێچیکردنی شۆفێرەکان ئەویش یەکەم یعنی وتمان تیژڕەوی دوو بەکارهێنانی موبایل سێ مەسەلەن ڕەچاونەکردنی باریکەشوەوە یەکێ لەوانە ڕەچاونەکردنی مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکەی یعنی هەندێک شۆفێر ئیهمالە کاتێک کە کاتی ئەوەیەت بچێ پشکنین بک بۆ ئۆتۆمبیلەکەی ناچێ ئیهمالیەکە بۆیە هەتا ئۆتۆمبیلەکەی بێکێشە بێ هەتا دوورە لە ڕووداوی هاتوچوو هەتا کێشەیە بێت تا نزیکە لە ڕووداوی هاتوچوو باشە کەواتە بە شێوەیەکی گشتی پابەندبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ چارەسەرەکانی ترسی چارەسەرەکانی کلیلی چارەسەری سەرەکی لای شۆفێر خۆیەتی تا چەند پابند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچوو چەنە پابند بێ چەنە بە دوورە بێ لە ڕووداوی هاتوچوو چەنە دوور بێ یان پابند دەبێ یان سەرکێش بێ لەسەر شەقامە معڕەزە بۆ ڕووداوی هاتوچوو کامێراکانی دیاریکردنی تیژڕەوی کێکەونە کار دانراون لە شەقامەکان دانراوە بەڵامە تا ئێستا وەری یعنی وەرنەگیراوە هیچ کاری پێ ناکرێت تا ئێستا جارێت تا ئیسە ئیشی نەکرد بە پێی زانیارەکانیەوە چەندێکی تر دەکەوێتە کار وەرنەگیراوە لەبەرەوەی کاتێکی دقیقمان لا نییە بزانین یعنی چ کاتەکەوێتە کار باشە کەواتە تا ئێستا کار ناکەن نەخێر کامێرا جێگیرەکان کام جێگیر کام جێگیرەکانی ئەم تازانەیان بەڵە بەڵە تازەکان نا تا ئیسە باشە ئەی جێگیرەکانی تری چەند کار دەکەن یەکدان هەیە لای پردی کۆبانیە ئەوە کارەکە تەناوی لای جگە لەو کامیرانەی کە هاتوچوو خۆی دا بەڵێ گەڕۆکەکان بەڵە جگە لە کامێرا گەڕۆکەکان کەواتە یەک کامێرەی جێگیر لە نێو شاری سلێمانیا کارەکە هۆی لای پردی کۆبانی دەست خۆش بێ سپاس بۆ زانیارەکانت بەی وایە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بنەوە قوربانەکان کەم بنەوە وەکو تۆتێ شۆفێران پابند بن بە شەقامەکان بە ڕێنماییەکانەوە بە شەقامەکانیش بەڕاستی چاڵ و چۆڵەکانیان پڕ بکرێتەوە زۆر بەڕێز کاک سەڵاح عومەر ئەمین مقەدەمی هاتوچۆ سپاس بە زانیارەکان زۆر بە خێراتی سەرچاو